ئەگەر ڕاستگویانە لەگەڵی هەنگاو بنین ئەبێ بچینەوە سەر پلێتی ئەسلی ئیشکردن و دڵسۆزانی خۆمان بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک. تامان ئەم قسەیە مانای ئەوە نییە کە نەکراوە، بەڵێ ئەرکی گەورە ڕاپەڕێنراوە، خزمەتی زۆر کراوە، بەڵام گلەیی زۆریشمان لەسەرە، ڕخنەی توندیشمان لەسەرە. خەڵک چاوەڕێی شتی زیاتر لە یەکێتی نیشتمانی کوردستان و لە ئۆرگانەکانی و لە مەڵبەندەکانی و لە کۆمیتەکانی و لە مەکتەبەکانی و لە هەموو ئۆرگانەکانی دیکەی یەکێتی نیشتمانی کوردستان. لە درێژەی ئاڵوگۆڕ و نێبوونەوەی ئۆرگانەکانی یەکێتی کە بەپێی ڕێنمایەکانی جەنابی سەرۆکپادڵ بڕیاری لەسەر دراوە، ئەمڕۆ ئەرکی بەرپرسیارەتی کۆمیتەکان خستەوە سەر شانی بەندە. منیش لێرەوە بەڵێن دەدەم، بەڵێن دووپات دەکەمەوە درێژە پێدەری ڕێبازەکەی مامی گەورەمان جەنابی مام جەلال بم و لە چوارچێوەی بڕیار و ڕاستپاردەکانی سەرۆکپاڤڵدا درێژە بەکاری ڕێخستن و خزمەتکردنی هەڤاڵان و ئەندامان و لایەنگران و خەڵکی تێکۆشەری هەڵەبجەی شەهید بم.